في وزارة التخطيط محەممەد علی تەمیمی وەزیری پلاندانان جەختی کردەوە لەوەی کە هەموو ڕێوشۆنەکانی ئەنجامدانی سەرژمێری گشتی لە کاتی دیاری کراو لە 2021 تشرینی دووەمی داهاتوو تەواو بووە و هەماهەنگی تەواویش لەگەڵ هەرێمی کوردستان کراوە. ئاماژەی بەوەشدا کە چەند کاتژمێرێکی کەم لە دوای سەرژمێریەکە ئەنجامەکان دەردەکەون. بۆ کارەکەشی بەکارێنانی ئامێری پێشکەوتووە. سەرژمێری گشتی دانیشتوان و نیشتەجێبوون لە گشت پارێزگاکانی عێراقدا لە ڕۆژی 2021 تشرینی دووەمی داهاتوودا ئەنجام دەدرێت. ئەو کات قەدەغەی هاتوچۆ لەو دوو ڕۆژەدا ڕادەگەیەنرێت. وەزیری پلاندانان ڕایگەیاند بڕیارە سەرژمێریەکە بە شێوەی ئەلکترۆنی ئەنجام بدرێت و ببێتە دوا سەرژمێری گشتی وڵات، چونکە ئێمە لە بەردەمی فۆرمێکی گەورەی زانیاری داین کە هەموو بوارەکانی ژیانی دانیشتوان دەگرێتەوە، بە تایبەتی بوارەکانی کۆمەڵایەتی و ئابووری. وتیشی ئەنجامەکانی سەرژمێریەکە چەند کاتژمێرێکی کەم دوای ئەنجامدانی دەردەکەون و متمانەیەکی تەواویان تێدا دەبێت، چونکە ئامێرێکی زۆر پێشکەوتویان تێدا بەکار دەهێنرێت. ناوبراو دەڵێت 120,000 ئامێری مۆنیتەرمان دابین کردووە کە لە کۆمپانیا جیهانیەکان و بە تایبەتمەندیەکی بەرز بەرەم هاتوون. ئامێرەکان لە دوای سەرژمێرێکە لەلایەن دامەزراوەکانی دەوڵەتەوە بەکاردەهێنرێنەوە. هەوڵێکی گەورە لەلایەن وەزارەتەکان و لایەنەکانی پەیوەست بە وەزارەتی پلاندانان و پارێزگاکان بۆ پشتیوانی لە ئەنجامدانی سەرژمێری دانیشتوان خراوەتە گەڕ. ئەوە سەرەڕای بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بۆ دابینکردن و خۆشکردنی زەمینەی لەبار و گونجاو بۆ ئەنجامدانی سەرژمێریەکە. بۆ پێەیە هیچ گرفتێک بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی عێراق لە ئارادا نییە. بە تایبەتی هەمانگی گەورە هەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا بۆ ئەنجامدانی سەرژمێریەکە لە ڕۆژی 20 تشرینی دووەمی داهاتوودا. بۆ ناوچە سەخت و دوورەکانیش بەرنامەی تایبەت دانراوە. وەزیری پلاندانان ناوبراو داوای یارمەتی لە دانیشتوان کرد کە ئەو کاری ژمێریاران بکەن لە قۆناغی ژمارەدانان و ئامادەکاری لە هەموو پارێزگاکاندا کە لە 1 نۆی 2024 دەست پێ دەکات و لە 30 دەی 2024 کۆتایی پێدێت. هاوکات لە ڕۆژی سەرژمێری گشتیدا 120,000 توێژەری مەیدانی بۆ ئەنجامدانی سەرژمێری دانیشتوان و ناوچە نیشتەجێیەکان بەشدار دەبن. بە وتەی وەزیری پلاندانان لە ڕۆژی دیاریکراودا سەرژمێری گشتی ئەنجام دەدرێت. بەو پێی تەواوی پێداویستیەکان ئامادەن، بە تایبەتی کە ناوەندێکی پێشکەوتوو بۆ زانیاری ناوەندێکی دیکەش بۆ پەیوەندی و ئامادەکردنی وێنەی ئاسمانی و ئامێر و بەرنامەی پێشکەوتوو دروست کراوە. ئەوەی دەمێنێتەوە سەرژمێری گشتی بەشێک لە زانیارەکان پشتگوێ دەخات کە ڕەنگە ئەنجامەکانی یەکلاکەرەوە بن لاو کێشە سیاسیەکاندا، لەوانەش دیاریکردنی نەتەوە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان.